مارتن سکۆرسێزی ستافێکی مەزن کۆ دەکاتەوە لە ڕۆبەرت دنیرۆ، ئاڵپەچینۆ و جۆ پێچی لە فیلمێکی داستانی نێتفلیکس لەسەر پیاکوژێکی مافیا بەناوی فرانک شیرن و سەرۆکی یەکێتیەک بەناوی جیمی هۆفا. گونەحبار و خەماوی دوو وشەی کاریگەرن لەلایەن قەشەیەکەوە بە فرانک شیرن دەوترێت کە دنیرۆ ڕۆڵەکەی دەجێڕێ. لە کەوتا ڕۆژەکانی ژیانیدا سەردانی کەنیسەیەک دەکات. لەو کاتەی بەتەنیایە و تەواوی هاوڕێکانی مردوون و خانەوادەکەی بەتەنیا بەجێیان هێشتووە. دڵتەنجەکەی ئەو مانایە دەدا ژیانێکی پڕتاوانی بەڕێکردووە، بەڵام لەگەڵەوەش پیاوێکە بەوەفا بۆ بەرامبەر خانەوادەکەی و تا ڕادەیەک بەرامبەر هاوڕێکانی. ئەو فیلمان دەمانباتەوە کەشی فیلمی گودفێلاز یان گادفادەر، وێنەگرتن و زمانە کلاسیکیەکەی 1970ەکانی ڕابردووی ئەمریکا بە چیرۆکە کاریگەرەکان دەڵێتەوە. فیلمەکە زیاتر لە 160 میلیۆن دلاری تێچووە، پارەیەکی زۆرە بۆ نێتفلیکس لە کاتێک هیچ ستۆدیۆیەکی هۆلیوود ئامادە نەبووە پارەیە بداتە مارتن سکۆرسێزی تا ئەو فیلمە بەرهەم بێنێت، چونکە ماوەی فیلمەکە 3 کاتژمێر و نیوە، بۆیش لە نێتفلیکس لەسەر شاشەی تەلەڤیزیۆنی ماڵەوە پەخش دەکرێت. هەرچەندە فیلمەکە لە تیڤیەوە سەیری دەکرێت، بەڵام هیچ لە سینەماتیکیەکەی کەم ناکاتەوە. تەنانەت گەرچیش دنیرۆ، پەچینۆ و پێچی هەرسێکیان دەموچاویان بە کاریگەری کۆمپیوتەری گەنج کراوەتەوە تا بتوانن ڕۆڵی خۆیان بە گەنجی بژێڕن بە تەکنیکێک پێی دەوترێت دی-ئەیجین، بچووکردنەوەی تەمەن. بۆ چەند خولەکێک هەست دەکەی کەوا شێوەیان گەنجتر کراوەتەوە، بەڵام لە بیری دەکەی کە دەستکاریان کراوە. تەنانەت شوێنی وا هەبووە نازانی شێوەی ئێستایانە یان گەنجتر کراون. ئەو پرسیارکردنەش مانای ئەوە دەدا فیلمەکە سەرکەوتوو بۆ لەو تەکنیکە. چیرۆکی فیلمی The Irishman باسی ژیانی فرانک شیرن دەکا، پیاوێک لە جەنگی جیهانی دووەم جەنگاوە، بەڕەچەڵەک ئیتالیە و شۆفێری بار هەڵگرە. ڕۆژێک ڕەسەل بەفەڵینۆ دەناسێ کە جۆ پێچی ڕۆڵەکەی دەژێڕێ، کە یەکەم جارە لە ماوەی 23 ساڵ بەشداری فیلمێکی نوێ بکە. فرانک دەبێتە هاوڕێی ڕەسەڵ، دەچێتە نێو خێزانی مافیا، کاری کوشتن و بڕین و تاڵانکردن بۆ و سەرۆک مافیایانە ئەنجام دەدا. لە بەرامبەریشدا ڕێزی لێدەگیرێ و ژیانی بۆ دابین دەکرێت. دواتر فرانک پلەی بەرز دەکرێتەوە، جیمی هۆفا دەناسێ کە ئاڵپەچینۆ ڕۆڵی ئەو کارەکتەرە دەجێڕێت. لە ژیانی ڕاستیدا جیمی هۆفا سەرۆکی یەکێتیەک بووە کە بە یونیەن دەناسرێت. لە دوایی سەرۆکی ئەمریکا، جیمی هۆفا لە ساڵانی 1950 ئەمریکا بەناوبانگ بووە، دەستی ڕۆیشتووە، تەنانەت کۆنتڕۆلی بازرگانی ملیارێک دۆلاری کردووە کە بە پارەی ئێستا نزیکەی دەکاتە 10 میلیارد دۆلار. جیمی هۆفا پیاوێکی سیاسی و بازرگانی بووە، دەستی هەبووە لەگەڵ تاقمی مافیاکە. چیرۆکی فیلمەکە هەر لە ڕوانگەی فرانک شیرنەوە باسی کێشەکانی هۆفا دەکات، بە تایبەتیش ئەو کێشەیە گەورەی لەگەڵ جۆن ئێف کەنەدی سەرۆکی ئەمریکا هەیبووە. لە ڕوانگەی فرانکەوە پەیوەندی هۆفا و تاقمی مافیاکە نیشان دەدا کە جیمی بەهۆی زیاد لە پێویست باوەڕ بەخۆبوونی کێشەی لەگەڵ مافیاکە دروست دەکات. لەوانەیە بەهۆی ئەوەی ئەو فیلمە لە ڕووداوی ڕاستەقینە وەرگیراوە، زۆرینەی بینەران بزانن کۆتایی ئەو چیرۆکە بە ونبوونی جیمی هۆفا کۆتایی دێ، بەڵام تا ئێستاش 100% نازانرێت چۆن ئەو سەرۆک یەکێتیە ون دەبێت، ئایا دەکوژرێ یان چی بەسەر هاتووە. فیلمەکە لە ڕوانگەی فرانک شیرنەوە باسی ئەو ڕووداوانە دەکات. لە ڕووی تەکنیکەوە The Irishman زۆر بە ناوازایی لەلایەن سکۆرسێزیەوە کاری دەرهێنانی بۆ کراوە. سکۆرسێزی دەزانێت دنیرۆ چۆن بە زاراوەی نیویۆرکیە ئیتالیەکەی قسە دەکات، بۆیەش ڕۆڵی فرانکی بۆ ئەو نووسیوە. سکۆرسێزی دەزانێت جۆ پێچی چۆن تەماشای شتەکان دەکات، چۆن دەجوڵێ، چاوی دەجوڵێنێ، بۆیش ئەو ڕۆڵەی بە پێچی داوە. سکۆرسێزی دەزانێت چۆن ئاڵپەچینۆ حەز بە تووڕەبوون و کاردانەوەی گەورە دەکات، دەزانێت چۆن هاوار دەکات، دەستەکانی دەجوڵێنێ، بۆیش ئەو ڕۆڵەی بە پەچینۆ داوە. تێگەیشتنی سکۆرسێزی لە سینەما و دروستکردنی ئەو فیلمە کارێکی مەزنە، چونکە ئەو جۆرە فیلمانە ئێستا لە هۆلیوود دروست ناکرێن بە بەهانەی ئەوەی کە سەیریان ناکات، بەڵام خەڵکی سەیریان دەکات گەر دروست بکرێن. لە کۆتایی The Irishman نامەیەکی خۆشەویستیە بۆ هەوادارانی فیلمە کلاسیکەکان وەکو گادفادەر، کەسینۆ، گودفێلاس، چەندانی دیکە. فیلمەکە خاوەنی هەست و سۆزێکی پڕ سینەماییە، دەزانێت چۆن هۆگری خۆی دەکات و بێگومان هۆگری خۆشی دەکات. پێویستە دنیرۆ بۆ ڕۆڵی سەرەکی و پەچینۆ بۆ ڕۆڵی پاڵپشتی و پێچی بۆ ڕۆڵی پاڵپشتی کاندیدی ئۆسکارەکان بکرێن، چونکە نمونەی نواندنی هەرە نایابن. فیلمەکە درێژە، بۆ سەروی 18 ساڵانە، چیرۆکەکەی تاوانکاری و مافیایە، بەڵام فیلمێکی نایابە و باشترین فیلمی 2019.